لە خانەی نەوجەوانان و ژیان لەنێو ئەو ماڵانەی کە چەند کەسانێک هەر لە مناڵیەوە پێکەوە دەژین گەنجێکی تازە پێگەیشت و کە ناوی لە خۆی ناوە ئیجەب هەر لە تەمەنی 16 ساڵیەوە لە ڕێی پێشنیازی هاوڕێیەکیەوە کەوتۆتە نێو کاری بازرگانی سێکسەوە. ئەو پێیوتم تۆ ئەندامی مێینەت هەیە هەندێک پارە پەیدا بکە و بژی منیش پێم وابێت وتم باشە. ئەوەی دوای کەوتیت بەدڕەفتاریەکی بەردەوام بوو لە هەڵمەتێکی ئەم دوایانەی جێبەجێکردنی یاسا لە لۆس ئەنجلوس 33 منداڵی ونبویان ڕزگار کرد کە 8یان قوربانی بازرگانی کردن بوون بە مرۆڤەوە. هاوشێوەی ئیجەب لە ڕووی سێکسەوە هەڵخەڵەتێنرابوون. ئەوانەی بازرگانی دەکەن بە مرۆڤەوە زۆر لێهاتوون و لە دۆزینەوەی ئەو خاڵە لاوازانە بۆ مناڵەکەی دەستەبەر دەکات و دواتر فشاریان لێ دەکات یان ناچاریان دەکات. ئەگەر مناڵ بن تەنانەت پێویست ناکات زۆریان لێ بکەن. لە ڕاستیدا ئەوان مناڵن و زۆر ئاسانە ڕوبەڕووی مەترسی ببنەوە. ئەو هەوڵە هاوبەشانە کە ناوی ئۆپراسیۆنی فریشتە ونبووەکانە پێگاتۆ لە چەند بەشێکی جێبەجێکردنی یاسا و دەستگاکانی خزمەتگوزاری کۆمەڵایەتی. هەندێک ڕێکخراو هەن یارمەتی پێشکەش دەکەن و یارمەتی ئەو منداڵانە دەدەن کە شەو لە دەرەوەن. لویس ڕێکخراوێکی دامەزراندووە. ئەو مناڵانە زۆربیان لەنێو ئەو ماڵانە گەورە بوون کە خانووی کراک و کۆکاین بوون. دایک و باوکیان بە مادەی هۆشبەر فرۆشتویانن بەر لەوەی بتوانن بەپێی خۆیان بڕۆن دەستیان بۆ براوە یان دەستدرێژی کراوەتە سەریان. زوربەی جار لەو خێزانە هەراسانکار و خراپانەوە هاتوون. زوربیان وەک ئیجەب خراونەتە خانەی بەخێوکردنەوە. ئەو شوێنانە کاتین و هەندێک جار زۆر باشتر نەبوون. بازرگان و دەڵاڵەکان بەڵێنی ژیانێکی باشتریان پێدەدەن. ئیجیپت حەزی لەو جۆرە ژیانە نەبوو بەڵکو حەزی لە پارە بوو. پەیداکردنی $1000 لە ڕۆژێکدا کەواتە بۆچی بەردەوام نەبم لە ئەنجامدانی ئەمە. هیچ ئیشێک $1000 ناداتێ لەبەرەوە بۆچی بەردەوام نەبیت لە کارەکە. بە ئایفۆنێکی نوێ و سەر و قژوونی نۆکەکانت جوان کردووە بە جلوبەرگێکی دڵخوازەوە دەسوڕیتەوە ئیتر ئاوەها. هەرزوو هیواکانی تێکشکان و هاوڕێیەکی کوژرا. هێرش کرا بۆ سەر ئیجپت و هێندەی نەمابوو بکوژرێت. خۆشبەختانە من هەر 2 خولەک دوور بووم لەو بنکەی پۆلیسەوە بە پەلە ڕام کرد بەرەو بنکەکە. ئەوان وتیان چی ڕوویداوە بەڕاستی بیرم ناکەوێتەوە ئەوەی لە بیرم بێت تالیبەرێکم بینی 4 کەس بوون ئەوان ڕۆیشتن و من لە هۆش خۆم چووم. ئەو هەرزەکارە هاوڕەگەزخوازانی کە لەلایەن بنەماڵەکانیانەوە ڕەت دەکرێنەوە و لەسەر شەقامەکان دووچاری تەنگ و چەڵەمە دەبنەوە. فەرمانبەرێکی خێرخواز گەنجێکی بیردەکەوێتەوە کە کاری بازرگانی سێکس بووە. ئەو کاری لەشفرۆشی دەکرد بۆ ئەوەی خواردن پیا بکات و شوێنێ دابین کا بۆ خەوتن. پرۆگرامەکانی هاوکاریکردن یارمەتی دەرن بەڵام ئەوانەی لەگەڵ گەنجەکانی سەر شەقامەکاندا کار دەکەن دەڵێن تەنها بەرپاکردنی بەرنامەیەکی گەشتگیر دەتوانێت ئەو بازنەیە تێک بشکێنێت. دەبێت زۆر لەو کێشانە لە ماڵەکاندا چارەسەر بکەین. دەبێت چارەسەری مادە هۆشبەرەکان بکەین. ئیتر هیچ پرسیارێکی ناوێ. ئیجەبت یەکێکە لە ڕزگاربووەکان و دەیەوێت بچێتە کۆلێژ و ئەو هیوای بەداهاتووی خۆی هەیە. هەندێک جار تۆ لە تاریکی دایت بەڵام هەمیشە لە کۆتایی تونێلەکە ڕووناکی هەیە. لی دەڵێت ساڵی پار ڕێکخراوەکەی یارمەتی 500 منداڵیان داوە. هێشتا زۆری دیکە لەسەر شەقامەکان و خراپ بەکاردەهێنرێن و بێهیوان.